پێشانگای نێودەوڵەتی کتێبە لە سلێمانی. مامۆستا عەلی باپیر وەکو ڕووناکبیر و نووسەری زیاتر لە 100 پەرتووک پانێڵێکی بۆ خوێنەر و شەیدایانی کتێب ساز کرد. تێیدا مامۆستا عەلی باپیر جەختی لە گرنگی خوێندنەوە کردەوە و ئەزموونی خۆی بۆ بەشداربووان باس کرد. خەڵکێکی زیاتر ئەوە بکەین. من ئەو کاتێک قوتێک دەربارەی ئیسلام نووسی، ڕاستە تەمەنم 22 ساڵ بوو، ساڵی 83 نووسیم، لە 84 چاپکرا، بەڵام دوای ئەوە بوو کە سەدان کتێبم خوێندبووە. ئەڵبەتە تەفسیری گەورە گەورەم دەخوێندەوە، کتێبی دیکەم دەخوێندەوە، و پاشان ئەزموونی گەڕان و سووران و سەردان و دانیشتن لەگەڵ خەڵکی زۆرا و زۆر، لەگەڵ ئەدیب و شاعیر و نووسەر و پیاوی بەتەمەن و عەشایر و مامۆستا و هەموو ئەوانەدا. دوای ئەوە یعنی هەستم کرد ئەندازێک زانیاری وان پێکە بیگەێنم بە غەیری خۆم ئەو کتێبە نووسی، و کتێبەکانی کەشم هەمووی بۆ شێوەیە. خوێنەران بە گەرمی پێشوازیان لە هاتنی مامۆستا عەلی باپیر کرد و بە واژۆکردنی کتێبەکان و وێنەگرتن یادگاریان لەگەڵ نووسەر تۆمار کرد. مامۆستا زیاتر گەنجانی هاندا بۆ خوێندنەوە و خۆڕۆشن بیرکردن. با ئەوەی کە دەیخوێندنەوە باش دیقەتی لێبدەن چییە؟ زانایەک دەڵێ خەڵک زۆر دیقەت دەدا چ بخاتە ناو گەدەیەوە، چ خواردنێک، گە شتێک بزانێت زیانی هەیە نایخوا، شتێک بزانێت سوودیشی نییە گەدەی خۆی پێ قەڕەباڵغ ناکا. بەڵام زۆر کەس گوێ ناداتەوە چ دەخاتە نێو عەقڵ و زەین و هۆشیەوە، کە ئەوە زۆر پێویسترە، چونکە ئینسان چۆن بیر بکاتەوە ئاواش ڕەفتار دەکات. بۆیە من ئامۆژگاریم ئەوەیە پێشێ بۆ خۆم ئەمجا بۆ هەموو بەڕێزان کە گویان لە قسەکانمان دەبێت دەنگمان دەبیست و ڕەنگمان دەبێنن کە با باش ورد بنەوە ڕامێنن ئەو شتەی کە دەیانەوێت بیخوێنە شایستەی خوێندنەوەیانە. ئەوە یەک. و پاشان لە خوێندنەوەشیاندا لە لاپەڕە هەڵدانەوە بە پەلە نەبن، بە پەلە بن کەی دەگەنە بەرگ. هەروەها هەر شتێک کە دەیخوێندنەوە ئەگەر دەفتەرێکیان لابێ شتێکیان لابێ یاخود بە قەڵەمێک ئەگە کتێبەکەی هی خۆیان بێ خەتی بە بندا بێنن بۆی ئەو شوێنانەی کە گرنگە و پێویستی بە هەڵوەستەی زاریکە تەماشای بکەنەوە. من بۆ خۆم زۆر لەوە بەهرەم وەرگرتووە، ئەو بەنسبەت خوێنەرانەوە. ڕێکخەری پانێڵەکەش باز لە گرنگی و هۆکارەکانی ئەنجامدانی پانێڵەکە دەکات. ئەمڕۆ وەک دامەزراوی ڕێنێو لە پێشانگای کتێب لە سلێمانی میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەلی باپیرمان کرد. بەڕێزیان دەرفەتی وایان پێداین کە لە نزیکەوە بدوێین لە زۆر بابەتی پێویست بە خوێندنەوە نووسین. سپاس بخوا پانێڵێکی زۆر سەرکەوتومان ئەنجامدا. پاشان مامۆستا هەستا بۆ یەکەمین جار بە دیاریکردنی کتێب بۆ خوێنەرانی و واژۆکردنی کتێبەکان لای خۆیانەوە. بڕیارە پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی تا هەشتی ئەم مانگە بەردەوام بێت و تێیدا 70 کتێبی مامۆستا عەلی باپیریش خراوەتە بەردیدی خوێنەران.